چیرۆشی ئەو هاوڵاتیە مەسیحیەی دەرگای پێکەوە ژیانی کردەوە. دەوترێت پێکەوە ژیانی گەلان و ئاینە جیاوازەکان کۆڵەکەی سەرەکی ئاشتی کۆمەڵایەتین، بۆیە بینەری چیرۆکێکی تەواو جیاواز و ناوازە بن لەم بارەیەوە. مزگەوتی بنتەبەقی هەرمنی دەکەوێتە شاری سلێمانیەوە لە ساڵی 1970ەکان لەلایەن هەرمینیەکانەوە دروست کراوە لەسەر شەقامی پیرەمێرد، بەیەکێک لە مزگەوتە هەرە دێرینەکانی شاری سلێمانی دادەنرێت. لە کاتی دروستکردنی مزگەوتەکەیە دەرگای سەرەکی مزگەوتەکە لە شەقامی سەرەکیەوە کە شەقامی پیرەمێردە دوورە بێت. ئەمەش ئەبێتە هۆی دروستکردنی ئاستەنگی بۆ نوێشخوێنان و ئەو هاوڵاتیانی کە لەسەر شەقامەکەەوە سەردانی مزگەوتەکە ئەکەن، چونکە کاتێکی زۆریان پێچێت. بەڵام دەرکەوتنی دوکاندارێکی مەسیحی هەموو هاوکێشەکە دەگۆڕێت. ئەو هاوڵاتیە بەشێکی دوکانەکەی خۆی تەرخان دەکات بۆ دروستکردنی دەرگای دووەمی مزگەوتەکە کە دەرگای شەقامی پیرەمێردە. نەوەی ئەو هاوڵاتە مەسیحیە ئێستا دکتۆرە نەوال ئیسحاقە، یەکەمین دەرمانسازی ژن بۆ لە شاری سلێمانیە دوای ئەوەی لە ساڵی 1967 یەکەمین دەرمانخانە بەناوی دەرمانخانی سلێمانی دەکاتەوە. دکتۆرە نەوال ئێستا لە وڵاتی سوید نیشتەجێ و جاروباریش سەردانی کوردستان دەکاتەوە و سەردانی مزگەوتەکە و دەرمانخانەکەشی لە یاد ناکات. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله. ئەم پیاوە قەسرێک سەرنجی ڕائەکێشێ، پرسیار ئەکا لەویا ئەڵێ ئەم قەسرەی کێیە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی هەر کەسێک مزگەوتێ دروست کات با بەقەد یێلانەی کۆترێ یێلانەی قەتەیە کەوێ بێت، خوای تەعالا لە قیامەتە قەسرێکی پێ عەتاءەکا. لەسەر بنەمای ئەمە حتا بەخشینیش لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر جار خوای تەعالا لە قورئانەکە فەرموویەتی بانیهێنی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی بانیهێنی بێبەخشین، ئەو تا پێشینانیشمان کە فەرموویانە بە دەستی ڕاست ببەخشە با دەستی چەپ پێوە نەزانێت. ئەمە لە چیایە؟ ئەمە لەوایە کە من ئیسە چاکەیە لەگەڵ جەناب تا بکەم یا سەدەقە و خێرە بە ئینسانێ بە مرۆڤێ بکرێ بۆ ئەوەی شەوا وتراوە لەبەر ئەوەی هەستی ئەم کەسە برینار نەکرێت. بالنسبة ككريم كخو عافيك كلمة على كأم الزي أم مقطع الزية وبمزجوتها بتصولي من ناحية ديانتك النبوة بس ناحية إنسانية كبوة ك يا بيتي بو مزجوتها بوي خلق هادو شوي ديبكات.